سڵاوتان لێبێت لە ڕێگای هەولێر مامزاوە ئاگرێکی گەورە کەوتوتەوە دیارەوە ئاگرێ لە کۆنە فرۆشانی سەر ڕێگای مامزاوە بەر بۆتەوە نزیکەی کاژمێرێک دەبێت ئەمە ئاگرهەیە و تا ئێستا کۆنتترۆل نەکراوە من لەگەڵ خاوەنەکەی دەمەوێت قسە بکەم ئەوەی کە زەرمەند بوو و کاکە ژیان ماندوو نەبن ئەو ئاگرلەکەیەوە هەیە ئەوە شایی دەسوتەیی ئێوەیە بەێ ئەو ئاگرا تقریبان 2 ساعت 3 ساعت دەبی هەیە ئیدی ئەوەیە جەماعەتی بەرگری شارستانیش گەیشتینێ دەستخۆشیان لێ دەکەم بەس ئیدی 4-5 عریقەیە زیاتر نییە لەبەرەوەی کەوکاری ئەو ئاگر نەکژێنەوەی ئەوەیە پێڕە ناگەین لۆ نمونە هاوکاریشمان لەواتی لە گروپی قەپانی گروپی ڤانستیل گەلیاوە هاوکاریان و ناردینە تەنکەری گەوریان و ناردینە عریقیان و ناردینە دەستخۆشی لەوانیش دەکەم بەس ئیدیش چامان لە ڕۆمی خۆیان تا بگژێتەوە چیە دەسووتێ ئەشەیەکە چییە؟ هەموو ئەشیاش تێدە ئەشێ ئەمەری چی و سکراب وانە عفارە و بۆنمونە بەوردی ئەگە باسکەی وەکو چی درێل و سوپان و هەموو شتێش تێدا هەیە یعنی کەرەستەی بیناسازی زیاتر هەموو شتێکە بەرێ هەرەوەی تۆیە دەسووتێت ئی من و برازایەکم و لەگەر ئیدوسێ وڵاتی برادەرمانە لە وڵاترن ئەویش مەکاینی سیار و شتیا پێم وایە چەند مەترێک بەولا ئاگرێکی دیکەش هەیە تقریبا 100 مەتر ڕۆیە ئاگرەکە 100 مەتر زیاتر ڕۆیە ئەویش عینەن ئاگری گرتیە مەکاین و چتا دەست پێکردێ پوش پەلاش لێرە هەیە پێم وایە لە پشتی ئەشیاەکان لە پشتەوە گەن و دەغڕدانە زۆر لێە ئیدی پارچە پەرێزە شرێ لە پەرێزەکەی ئاگراتیە بەێ نازانم ئەنقەز بووایان هۆکارەکە هیچ شتێک دیار نییە ناوەڵە زەرەر و زیانت زۆرە بەخوای جارێ دیار نەکراوە لەبەرەوەی هەتا ئێستا مەسەن هاوکاریمان لۆدی عفارە و چتمان لۆ دێتن کە کۆنتترۆلی کەین ینی وەک باست کرد چەند کاتژمێرەوە ئاگرا 2 ساعت و 3 ساعت دەچی کەواتە مەوادەکانی قورسە بۆیە ناتوانراوە یان هەموو شتێکی تێدا هەیە هەموو شتێکی تێدایە بەس ئاگرەکە گەورەیە ئەیدی ئەمە هاوکاری عریقیش دەکەین بە تەنکەر و چتی ئاویان و تێدەکەینەوە فەورەن لە خزمەت کۆنتترۆل بکرێەوە دیمەنی ئاگرەکەیە کە دەیبینن دیارە ئاگر لە مەوادی ئێرە و مووقع پێی دەڵێن کۆنەفرۆش لە لای گەڕکی مامزاوەیە وەک خۆشی باس کرد کەرەستەی بیناسازی و شتومەچی بیانی لەنگە لێرەدا زۆرە وەک باسی کرد کە خاوەنەکەی دەڵێ نزیکەی 2 کاتژمێر زیاترەوە ئاگرهەیە و تا ئێستا نەتواندراوە کۆنتترۆل بکرێت و تیمەکانی بەرگری شارستانیش هەمویان لێرە لە ئامادە باشینە بەڵام تا ئێستا نەتوانراوە ئاگرەکە بە تەواوەتی کۆنتترۆل بکرێت ئەمە